هەیە بەرهەمی بەناخۆی خۆمان بدەین حەزم هەیە ئەو وڵاتت سەرکەوتوو بێ دائیمەن بۆیە ئەو شەبابانە کە تەخرج دەکەن تا ئێستا تەعین نەبوونە ئەگەر معمەلی بێ جێگای بێ ئەوانەی تەخرج کردیانە لەو معمەلە ئیش بکەن مثلا معمەلی هین جلوبەرگ مثلا معمەلی هین ئەو شربەت و ئەو شتانە بکەن ئەوە زۆر گرنگە بۆ وڵاتەکەمان حەزم لێ گەنجی ئێمە ئیشێ بکەن و ئیشی ناوخۆی کوردستان بێ یعنی هین خۆمان بێ ئیشەکە و یعنی نمونەیەشی ئەو فامیلەیە خۆش ئەلێرە خۆشە دروست بکەین و گەنجی ئێمە ئیشێ بکەن و نەک بەس ئەو فامیلێ ئاوەکە و هەموو شتێک خۆشحاڵم کە کوردستان کە بێتە دەوڵەت و ئەعتیمادی لەسەری شەریکات و معاملی خۆی بکاتن لەوە باشترە ئەعتیمادی بکات لەسەری دەرەوە و ئەعتیمادیشی لە ناخواردنە سەر دووتیار بکات.